خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری ئەم ڕۆژمان تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. تورکیا یەکێکە لە وڵاتە بەهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێگە و کاریگەریەکی زۆریشی هەیە لەو ناوچەی جیهاندا، بەڵام ئەو گرنگیەی کە هەیەی نەبۆتە مای ئەوەی بگوترێت تورکیا هەم لەسەر ئاستی ناوخۆیی و هەمیش لەسەر ئاستی دەرەوەیی کێشە و گرفتی نییە. تورکیا لە قەیرانێکی ئابووری قوڵدایە و بەردەوامیش گەورە کاربەدەستانی وڵاتەکە لۆمەی وڵاتانی تری بیانی و بە تایبەتیش وڵاتانی ڕۆژاوایان کردووە و شارەزاش لەو بڕوایەدان ئێستاشی لەگەڵدا بێ هیچ شتێک لە ڕەوشی ئابووری تورکیا نەگۆڕاوە. نەخێر هیچ نەگۆڕاوە، هێشتاش باری ئابووری کێشەی بنشێنەی خۆی هەیە. حکوومەتی تورکیا بەردەوامە لە خۆ دوورخستنەوە لە بەرپرسیارەتیەکان و هەلۆمەی وڵاتانی بیانی دەکات بە تایبەتیش وڵاتانی ڕۆژئاوا. لە ماوەی ڕابردوودا گوێمان لە ئەردوگانە جارێکی تر باس لە جۆرج سۆرس دەکاتەوە و لۆمەی دەکات و لە ڕێی ناوی جۆرجەوە لۆبی بۆ سیاسەتی دژەجوو دەکات لە جیهاندا. لە کاتێکدا پێشتر ستایشێکی زۆری دەکرد کەچی ئێستا لۆمەی کێشە ئابووریەکان دەخاتە ملی ئەو. بەڵام دەزانین ئەم ڕەوشە ئابووریە دەگەڕێنەوە بۆ ئەو سیاسەتانەی 10 ساڵی ڕابردووی ئەردوگان کە ئەم هەموو قەیران و کێشەی هەڵاوسانەی بە دوای خۆی داهێناوە و وەک ئەوەی ئەمڕۆ دەیان بینین. لە ناو تورکیاشەوە دەنگ زۆرن و بڵندیشن تا چەندێک بکرێ بە خێرایی دەسەڵاتدارانی تورکیا ڕەوشی ئابووری وڵاتەکە چاک بکەن و ئەو ریفۆرمانەی پێویستن وەک ئەرکێکی بەپەلە سیر بکرێن. پێویستە ئەم ڕەوشە چارەسەر بکرێت بۆ مەودای مامناوەندی و درێژخایەنیش و پێویستیشە بە شێوازێکی بابەتیانە بێت. پێویست بە هەنگاوی خێرا و تۆکمەی حکومت دەکات بۆ چارەسەرکردنێکی ڕەگ و ڕیشەیانەی هۆکارەکانی قەیرانی ئابووری و هەروەهاش دانانی ڕێوشێنی گونجاو بۆ پرۆسەی بەرەمهێنان و چۆنێتی بەکاربردنیش بێگومان ئەمەش کاتی دەوێت. حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان وەک شیکەرەوە دەڵێن هەر دەرفەتێکی بکەوێتە بەردەست ئەوە بەکاری دێنێت تا بتوانێت کۆمەکی ئابووری لێوە بەدەست بێنێت و وەک دۆسەی کوشتنەکەی ڕۆژنامەوان جەمال خاشقچی. لە سەرێکەوە ئوردگان دەتوانێت لەگەڵ سعودیەکاندا بگاتە جۆرێک لە سەوداکردن ئەگەر بێت و هەندێک بیانویان هەبێت سەبارەت بە ڕووداوەکە. ئەوجا تورکیاش بە هەر شێوازێک بێت پشتیوانی لێ بکات لە بەرامبەر کومەکردنی ئابووریان لەلایەن سعودیەکانەوە. دەشێت ئەمەش بژارەیەکی باش بێت بەلای تورکیاوە. ئەلبەت تورکیا هەرتەنها کێشەی ئابووری نییە و گیرۆدەی کۆمەڵێک ئاڵۆزی تریشە کە لەم بەرنامەی ئەم ڕۆماندا لەگەڵ دکتۆر عومەر تاشپینار پسپۆڕی کاروباری تورکیا لە نێوەندی بروکینگز باسی دەکەین. دکتۆر عومەر سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. وەکو پێشتر گوێمان لێبوو تورکیا لە قەیرانێکی قوڵی ئابووریدایە. پێت وایە ئەو سیاسەتانەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ئابووری وڵاتەکە هەیەی بتوانێت تورکیا لەم قەیرانە دەرباس بکە؟ بەڵێ ڕەجەب تەیب ئەردۆغان ئەگەر لە بیرمان بێت لە ساڵی 2002دا لە ئاکامی خراپترین قەیرانی دارایی لە مێژووی تورکیادا دەسەڵاتی وەرگرت. ئێستاش ئابووری تورکیا لە قەیراندایە، بەڵام هێندەی قەیرانەکەی ساڵی 2001 قوڵ نییە، بەڵکو سیستی و خاوبوونەوەی ئابووریە. لە کاتێکدا نرخ لە بەرزبوونەوەدایە و گرانی هەیە. هەڵاوسان بە ڕێژەی لە سەدا 25 دەبوایە زووتر نرخی سوود بەرز بکرایەتەوە، بەڵام بەهۆی سووربوونی ئەردۆگانەوە لەسەر کۆنتڕۆڵکردنی بانکی نێوەندی هەندێک کێشە لە سیاسەتی ئابووریدا دروست بوو. ئێستاش ئەردۆغان کە لەوانەیە ئەمە یەکەم جار بێت لە تەمەنی سیاسی خۆیدا ڕوبەڕووی سستیەکی درێژخایەنی ئابووری بێتەوە. ئەم جۆرە کێشە ئابووریانەی ئێستای تورکیا ناو نانێم قەیرانێکی قوڵ و پێشم وایە لەبەر دوو هۆ ئەردۆغان دەتوانێت لی دەرباز بێت. یەکەمیان ئەوەیە کە پێدەچێت ئۆپۆزیسیۆن لە پێگەیەکی زۆر لاوازدا بن لە تورکیا. ڕێبەرێکی کاریزمای نییە و لەوەش گرنگتر بەرنامەیەکی ئابووری نییە تا خەڵک بڕوا بکات بەوەی ئەڵتەرناتیڤی بەهێز هەیە بۆ ئەردۆغان. هۆکاری دووهەمیش ئەوەیە ئەو قەیرانە ئابووریە زیاتر کەرتی تایبەتی گرتوتەوە و کەرتی گشتی بێکێشەیە. ڕەوشی تورکیا جیاوازە لە چاو ئەرژەنتین،
ئەوەی کە زیادی کردووە قەرزی کەتی گشتی نییە بەڵکو هی کەتی تایبەتە کەتی تایبەت لە تورکیا لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا قەرزی کردووە بە نرخێکی کەمی سوود و لە کاتێکیشدا بووە لەسەر ئاسی جیهان بڕێکی زۆر پارەی مۆڵ هەبووە ئێستا ناتوانن قەرز بکەن قەرزێکی زۆریشان بە دۆلار لەسەر کەڵەکە بووە و هەمووشی قەرزی کوتخایەنن جا ئەمە بووە مایەی هەندێک مایە پوچی و کەتی تایبەتی دووچاری مینەتی کردووە وەک بەرەنجامێکیش دەبێتە هۆکاری بێکاری کەمبوونەوەی ئاستی متمانە و لەوانەشە کاریگەری لەسەر هەندێک لە دەنگەکان بکات بۆ ئەردۆغان بۆ نمونە قورس دەبێت بۆ ئەردۆغان هەڵبژاردننی شارەوانەکان لە ئەستانبول و ئانکەرە بە شێوەیەکی بەرفراوان بباتەوە کە بڕیارە مانگی 2019 بکرێت بەڵام چونکە پشتیوانی پارتی نەتەوە پەرست مەهەپە هەیە ئەوە شیانێکی زۆر هەیە هەڵبژاردن بباتەوە بەڵام وە گوتم بردنەوەیەکی گەورە نابێت لە بیرمان نەچێت ئەردۆغان ئەو کاتە برتیەوە کە داوای هەڵبژاردننی پێشوەختی کرد و بۆی چووە سەر و بەر لە قەیرانی دارایی هەڵبژاردنەکەی کرد وەگەوەی بڵێ دەیبینی ئەم قەیرانە بەڕێوەیە بەڵای من هەنگاوێکی دروستی نا بەوەی داوای پێشخستنی هەڵبژاردننی کرد و وەهاشی کرد هەڵبژاردن بباتەوە بەر لە تێکچوونی باری ئابووری و بەر لە کێشەکانیش لەگەڵ ئەمریکادا جا بڵێ تورکیا لە سستێکی ئابووریدا دەژی بەڵام هەمان ئەو قەیرانەی ساڵی 2001 نییە کە ئەردۆغان ڕوبەڕووی توانەوەی سیستەمی دارایی بوو ئێستاش لی دەرباز دەبێت چونکە کەتی گشتی لە ڕۆژێکی باشدایە و بەهێزیشە is doing okay. The public sector dynamics are strong. بەڵام کاتێک کە باز لە کەرتی گشتی دەکەی کەرتی گشتی بەبێ کەرتی تایبەتی ناتوانێت ئابووری وڵاتەکە بە تەنیا بەڕێوە بەرێ کەرتی تایبەتیش بەرپرسیارەتی خۆی زۆر لە ئەستۆیە و هەروەها ڕۆڵێکی کاریگەریشیە لە ئابووری تورکیادا لێرەدا چۆن. Well, usually when you have a recessionary dynamic وەک بارێکی ئاسایی کاتێک سستی ئابووریت هەیە و متمانە بەکاربەر کەمتر دەبێتەوە مایەپوچیش ڕدەگەێنرێت بە دوایدا ئەوەی ڕوودەدات ئەوەیە حکوومەت دەکەوێتە هاندان بۆ بەهێزکردنی دارایی و ئابووری و هەرچەندە دەژبێتە مایی هەڵایسانی زیاتر پێشم وایە ئەردۆغان دەیەوێت ئەو هەڵایسانە هەبێت هەر بۆیە هەوڵێکی زۆر دەدا بۆ زیادکردنی موچە بۆ زیادکردنی پرۆژەکانی حکوومەت پێشم وانە پاشەکشە بکات و بکەوێتە دانانی سیاسەتێکی توندی چاودێریکردن یان ڕێبازێکی قورسی دارایی چونکە بڕوایەکی بەهێزی هەیە بەوەی ئەگەر بازار تێکشکا ئەو پێویستە دەوڵەت بچێتە ناوە تا هەر هیچ نەبێت بڕێک ئاستی داوا لە بازاردا بەرز بێتەوە لە تورکیا هەر ئاوا بووە لەگەڵ پرۆژە گەورەکانی کەتی گشتی وەک فڕۆکخانەی ئەستانبول وەک پرۆژەی پردەکە وەک پرۆژەی کەناڵی نوێی ئەستانبول و چەندانی تریش لە هەمان کاتیشدا دەیەوێت پارەیەکی زیاتری حکوومەت بخاتە ناو ئەو سیستەمە داراییەوە بەڵام بێگومان ئەمانش باجی خۆیانیان هەیە و هەڵاوسانی زیاتر دروست دەکەن با لە بیریشمان نەچێت لە ساڵانی ناوەتەکاندا تورکیا هەڵایسانی هەبووە بە ڕێژەی لە سەدا 75 و بۆ 80 بەڵام ئێستا ڕێژەی هەڵایسانەکە لە سەدا 20 بۆ 25 لەگەڵ گەشەکردنیشی خاودا پێم وایە ئەردۆغان بە شوێن گەشەکردنی ئابوووریەوەی و بەم زۆرکردنی گەشەیەوە دەتوانیت کێشەی هەڵایسان چارەسەر بکەیت خۆ ئەگەر هەڵاوسانیش زیاتر بەرز بووە ئەوە باشتر لەوەی سستی ئابوووریەکەت هەبێت کاتێکیش قەرزی کەتی گشتی لە تورکیا بەراورد دەکەیت بە پێوانەکانی هاوردەکردن و هەنادەکردن ئەوە دەبینیت ڕێژەکە کەمترە بە بەراورد لەگە وڵاتانی وەک ئیتالیا و ئیسپانیا و پورتوگال و بەلژیک جالێرەدا هەندێک شوێن هەیە بۆ حکوومەت تاپارە خەرج بکات بەڵام ئەوەی تۆ ئاماژت پێکرد ڕاست وایە و لە مەودای درێژخایاندا ناکرێت و دەبێت تورکیا سیستەم و پێکهاتەی ئابووری خۆی ڕێک بخات و ریفۆرم بکات پێویستە ڕوونی و ئاشکاییەکی باشتر هەبێت لە سیستەمی بانکەکان و لە شێوازی کۆنتراکتەکاندا و بازارێکی ئاساییانەی کار هەبێت ئەمانە ئەو ریفۆرمانن کە چاوەڕێ دەکرێت بکرێت ئەمە بێلەوەی تورکیا پێویستی بە وەگەرخستنی سەرمایی بیانی هەیە چونکە تورکیا نەوت و سامانی سروشتی نییە تا ئەمانەش بکرێن لە تورکیادا ئەوە پێویستە سەروەری یاسا هەبێت پێویستە دیموکراسیەتێکی باشتر هەبێت پێویستە دامەزراوەی تایبەتی هەبێت بە ڕوونی و ئاشکرایی جا ئەمانە ئێستا لە تورکیادا نین هەر بۆیە لە مەودای درێژخایاندا کێشەی زیاتر دێنە ئاراوە بەڵام ئەردۆغان لێ ڕزگار دەبێت بۆ ماوەیەکی کورت یان مامناوەندی. And this is not happening in Turkey. So in the long run, there will be more problems, but I think Erdogan can survive in the short to medium term. ئەلبەتە بێژگەلەوە ئەو قەیرانە ئابووریە لەگەڵ ناکۆچێ سیاسەکان لەناو تورکیادا کاریگەریەکی زۆر نەرێنیشی کردوێتە سەر دابەشبوونی کۆمەڵگەی تورکیا ئەگەر چی لە پاش هەڵبژاردنەکەی ئەم ساڵی سەرۆکایەتی تورکیا دەگوترا ئەو دابەشبوونەی لەناو کۆمەڵگەی تورکیادا هەبوو بەرەو کەمبوونەوە دەڕوات و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتەکە دەتوانێت هەر هیچ نەبێ ئەو دابەشبوون و کە لێنانەی هەن کەمیان بکاتەوە.
بەداخەوە پێم وانی ئێستا کاتێک شیکردنەوە بۆ ئەنجامەکانی ڕاوەرگرتنە گشتیەکان دەکەین بۆمان دەردەکەوێت ئەگەر کەسوکارت پشتیوانی لە جەهەپە لایانی سەرەکی ئۆپۆزیسیۆن بکات ئەوە بۆ نمونە ناتوانیت کچێک لە خێزانێک مارە بکەیت کە پشتیوانی لە ئەکەپە دەکات یانی ئێستا وەهای لێ هاتووە ژن و ژنخوازی لە نێوان خێزانەکانی ڕوانینی جیاوازی سیاسیان هەیە وەک مەحاڵی لێ هاتووە خاڵی دووەمیش ئەو جەمسەرگیریەی لە ئارادایە لە ئەکامی سیاسەتەکانی حکوومەتە بۆ دابەشکردنی کۆمەڵگەی لەسەر بنچینەی کۆنەپارێزی ئاینی و نەتەوەپەرستی و لیبرال و سیکولار بێگومان کوردیش ئەمانەوە هایان کردووە حکوومەت پێگە مشتومڕ لەسەرەکەی خۆی بپارێزێت. شیکەرەوە لەو بڕوایەدان ئەو دابەشبوونە بە بەرنمەیە و کاریشی بۆ کراوە چونکە وەک دەڵێن بەرژەوەندیەکی زۆری هەیە بۆ سەرۆکی پارتی داد و گەشە پێدان و مانەوەی لە بەرزترین پۆستی وڵاتەکەدا. ئەمە ڕێک ئەو شتەیە کە ئۆردوگان پشتی پێدەبەستێت توانیوێتی پۆستەکەی خۆی بپارێزێت لەسەر بنچینەی دروستکردنی ئەو جەمسەرگیریە ئۆردوگان دەخوازێت ئەو زیاتر لە 150 دەنگەکانی پێویستێتی مسۆگەریان بکات چونکە دەنگدەران بریتین لە نەتەوەپەرستەکان و کۆنەپارێزە ئاینیەکان بەڵێ پێویستی بەوانەیە و هەر بۆیە کۆمەڵگەی دابەش کردووە ئەوە چەندان ساڵە ئەو کارە دەکات و لەو بڕوایشدام بەردەوامیش دەبێت لە دابەشکردنی کۆمەلگادا. دکتۆر عومەر بەڕای تۆ ئەو دابەشبوونەی کە ئێستا شیکەرەوە باسییان کرد زیاتر پەیوەندی بە ڕەهەندی سیاسیەوە هەیە بە ڕەهەندی ئابووریش لێرەدا کاریگەری خۆی هەیە. Well, I think the polarization of Turkish politics is mainly at the political and cultural level. لە ڕاستیدا پێم وایە ئەو دابەژبوونە لە تووشیادا لەسەر هەردوو ئاسی سیاسی و کولتوریە لە کۆمەلگادا هەندێک جار زۆر سادەی دەکەینەوە و دەڵی لە نێوان ئیسلامیەکان و سیکولارەکاندایە بەڵام پێم وایە بەرامبەر یەک وەستانەوەی ئیسلامیەکان و سیکولارەکان وێنایی ئاڵۆزی کۆمەلگەی تورکیا نییە زۆر کەس لە ئێستادا کە بوونەتە بەشێک لەو دابەژبوونە لە ڕوانگەی ڕوبەڕووبوونەوەی دیموکراسی و دەسەڵاتدارێتیە پێم وایە ئەوانەی لەسەر و ئاستی مامناوەندی کۆمەلگاوە نوزمانی بیانی دەزانن و ئاگاداری هەواڵەکانی دنیان دەزانن کە ئێستا دیموکراسی لە تورکیا لە ئاستێکی هێزگار نەزمدای و ئەردۆغان ڕۆڵێکی تێکەڵی هەیە لە سەرکوتکردن و نەتەوەپەرستی و پۆپۆلیستی ئەمە ناتوڕەن لە ئەردۆغان و ناڕزاییان هەیە و ترسیان لەوەیە کە شەپۆلێکی زیاتری سەرکوتکردن بەڕێوەیە و هەروەها لەوەش دەترسن کە قۆناغێکی درێژخایەنی بە ئیسلامیکردن بێتە ئاراوە مەبەستم ئەوە نییە بڵێم ئیسلام ڕۆڵی نییە نا بەڵکو نیگەرانیەکە بۆ هەروە دێ و دابەزینی زیاتری ئاسی پەروەردە و خوێندنە لە وڵاتەکەدا لە کاتێکدا خوێندنگە ئاینەکان زیاتر و زیاتر دەبن جا بەبێ هیچ گومانێک ڕەهەندی کۆمەڵاتی و کولتوری و سیاسی لەم دابەژبوونەدا هەیە بەڵام وەکلایەنی ئابووری ئەو دابەژبوونە نابینم لە ڕاستیشدا ئەردۆغان توانیوێتی ئاستە مامناوەندیەکەی کۆمەلگە بەهێز بکات و ئەو خەڵکەی هەژار بوون یان لە خوار مامناوەندیەوە بوون لە ماوەی ئەو 15 بۆ 16 ساڵی فەرمانڕەواتی ئەردۆغاندا توانیویانە ببنە بەکاربەر ئێستا کارتی قەرزیان هەیە ئەژماری بانکیان هەیە توانیویانە خانی خۆیان بکڕن قەرزی خانوکرینیان هەیە تەنانەت دەتوانن پارە قەرز بکەن و ئۆتۆمبیلیش بکڕن لەمەش گرنگتر ئەوەی ئەو خەڵکە کە پێشتر لە ناوچە هەژار نشینەکانی ئەستانبول و ئەنکەرەدا دەژیان ئێستا هەست بە پێدانی توانایی دەکەن و بەرزبوونەوەی ئاستی گوزارانیشان وەهایان کردووە بڵێن قەرزاری ئەردۆغان و تەنهاش بۆ ئەردۆغان چونکە بەردەوام سوپاسی دەکەن بۆ ئەو پەرسەندانەی ژیانیان هەر بۆیە لە ڕووی ئابووریەوە نابینم ئەو دابەژبوونە هەبێت لە کاتێکدا کە ئەم دیاردەیە بۆتە بڕبڕی پشتی دەنگدان بۆ ئەردۆغان لە هەڵبژاردنەکاندا لە ڕاستیشدا لەوانەیە ئابووری ببێتە هۆکارێک بۆ یەکگرتوویی لە نێو زۆربەی تورکەکاندا چونکە تەنانەت ئەگەر لە ئەردۆغانیش تووڕە و ناڕەزا بن بەڵام بڕوایان وایە کە لە ڕووی ئابووریەوە کاری باشی کردووە ژێرخانی تورکیای بەهێز کردووە و شەقامەکان و موکەتی تەندروستی و چەندان شتی تر بە نمونە دەهێننە و چاکەی ئەو هەموو پەرەپێدانە ئابووریانەش لە ئەردۆگانی دەناسن ئەگەر یارمەتیم بێ بۆ کۆمەڵگەی تورکی کامەیان گرنگترە بۆ نمونە دیموکراسی گرنگترە یا ئەو خزمەت گوزاریانەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان دابینی دەکا ئازادیەکان گرنگترە یا ئەو سیاسەتانەی ڕەجەب تەیب ئەردۆغان تورکیا بە پێی راپۆرتی زۆرێک لە ڕێکخراوەکانی داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکەن زیندانێکی ئێژگار گەورەیە بۆ ڕۆژنامەوانان ئەی ئێستا لەمەدا چی لێ دێ ینی خەڵک ئەویان پێ باشترە بە بەراورد لەگەڵ ئەو سیاسەتانی ئەردۆغاندا I think for intellectuals, for people who are upper middle class,
پێم وایە بۆ ڕووناکبیران و بۆ ئەوانش کە لە سەر و ئاسی مامناوەندی کۆمەڵگەدان دیموکراسی و ئازادی بە پلەی یەکەم دێن بەڵام بۆ ئەوانەی لە ئاسی مامناوەندن یان خواردن لە کۆمەڵگاندا و خوێندەواریان کەمترا ئەوەی بەلایەنەوە گرنگە هەبوونی کار و هەبوونی پێوانەیەکی ئابووری باشتر و توانای کڕینە بەڕاستیش پێم وایە تا خەڵک زیاتر دەوڵەمەند بێت کەمتر دیموکراسی و ئازادی و سربەخۆیی میدیان بەلاوە گرنگتر دەبێت لە تورکیا لە سەدا 20 بۆ لە سەدا 30 دەنگدەران لایەنگرانی جەهەپەن واتە دەنگدەرانی سۆشال دیموکراتەکانی کە ئازادیەکان و دیموکراسی و سربەخۆیی میدیا و دامەزراوەکان و فەرمانڕەوایەتی باش و لیبرالیزم و هەتا دوای بە پلەی یەکەم دادەنرێت بەڵام دەتوانم بڵێم بەگشتی لە سەدا 60 بۆ لە سەدا 70 خەڵکی تورکیا ئابووری لەسەر و هەموو شتێکەوەی و هەشە باز لە کار و توانای کڕین و چۆنتی ژیانە بەڕاستیش بەداخەوە لە وڵاتی وەکو تورکیا خەڵک لەگەڵ ئەم ئاستی ئابووریەشدا هێشتاش زیاتر بایەخ بە ئابووری دەدەن و وەک لە بەهای دیموکراسی ئێستا لە ڕووی بیرۆکەییەوە پێویستە سەروەختێک یان با بڵێم کاتێک هەبێت ئەم دوانە لێک نزیک بنەوە تا تورکیا بێتە وڵاتێکی وەک کۆریای باشوور یان تایوان کە بتوانێت بە ئاراستەی هەناردەکردندا بڕوات ئەوە پێویستە ڕەوشێکی باشتری دیموکراسیانەی هەبێت چونکە دەبێت وەگەرخستنی ڕاستەوخۆی سەرمایی بیانی هەبێت ئالێرەوەیە کە دەڵێن پەیوەندەکان لەگەڵ یەکێتی ئەوروپادا گرنگە ئەگەر تورکیا بیتوانایە زیاتر بەرەو یەکێتی ئەوروپا بڕوات ئەوە وەگەرخستنێکی زیاتری سەرمایە دەچوو وڵاتەکەەوە جا ئەمە ئەگەر هاتبا و 10 ساڵ لەمەوبەر بکرابایە ئەوە دوانەی دیموکراسی و ئابووری لێک نزیک دەبوونەوە بەڵام ئێستا تورکیا لە ڕەوشێکدایە کە لەرزۆکە و پەیوەندیەکانی تورکیاش بەگشتی لەگەڵ ڕۆژئاوا و ئەوروپاشدا تا ئەندازەیەکی زۆر لە بنبەستدایە جا من دەڵێم بۆ گەلی تورکیا پێویستە هەردووکیانی پێکەوە هەبن ئازادیەکان و دیموکراسی و هەروەها نان و ماستەکەش بەڵام کاتێک نان و ماستەکەت نییە ئەوە بەداخەوە ئازادیەکان خواردن نادنێ برسیبوون دێتە ئاراوە ساڵی پار لە وڵاتی تونس بووم و خەڵک لەوێ دەیانگوت ئێستا ئازادیمان هەیە بەڵام پارەمان پێ نییە کارمان نییە گازاندەیان هەبوو لە ژیانیان و دەیانگوت بەڵێ دەتوانین ڕخنە لە حکومە بگرین بەڵام ڕخنەگرتن لە حکومت نانت ناداتێ But criticizing the government does not feed you. من دەگەڕێمەوە بۆلات پێشتر لە تورکیا کرانەوەیەک بەرامبەر دۆزی کورد هەبوو بە ئاڕاستەی چارەسەرکردنی ئەو قەیرانە لە مێژینەی کورد لە تورکیادا وەلێ لە پاش ئاگربەست و هیوایەکی زۆر بە هەوڵەکانی بۆ ئاشتی دەدران جارێکی تر ڕەوشەکە بەرەو ئاڵۆزیەکی ترچ و هەر بۆیە جارێکی تریش ئەو پرسیارە دەکرێت ئایا ڕەجەب تەیب ئەردۆغان بەو هەموو دەسەڵاتەی هەیەی دەتوانێت زمینەیەکی نوێ بۆ ئاشتی لە تورکیادا بڕەخسێنێت؟ ناتوانیت لە ڕووی سیاسیەوە ئەوەندە سەرمایی سیاسی نییە تا لەگەڵ سیاسەتمەدارە کوردەکاندا کار بکات بەهۆی ئەو هاوپەیمانەتی لەگەڵ مەهاپەدا هەیەی خۆ ئەگەر هەنگاوێکی ئەوها بنێت ئەوە هاوپەیمانەتەکەی لەگەڵ مەهاپەدا تێک دەدات ئەو جاش جارێکی تر هەڵ نابژێرێتەوە چونکە پێویستی بە زیاتر لە 150 دەنگدەران هەیە بۆ پاراستنی شوێنەکەی لەبەر ئەوە بۆ خۆم هیچ شیانی کرانەوەیەک بەرامبەر کورد نابینم لە تورکیادا. وەک چاودێر ئاماژەی پێدەکەن ڕاگررتنی توندوتیژیەکان جار لە هەر لایەکی ئەم قەیرانە لە مێژینەیە بێت هەنگاوە هەرە سەرەکیەکەیە بۆ سەرکەوتنی پرۆسەی ئاشتی لە تورکیادا. لەو بڕوایدام سەرۆگەردۆغان بڕوا بە هەموو ئەو واقعیە دەکات کە هەستی لە دەسەڵاتمانەوەی پێبدات و ڕۆڵ و کاریگەریی زیاتری پێبدات ئەمەش سیاسەتەکەیەتی ئەلبەت ئەگەر ئەمە گونجاو بێت لەگەڵ کۆمەڵگەی کوردیدا ئەوا دەیکات بەڵام پێم وانییە ئەمە پەیوەندی بە کۆمەڵگەی کوردیەوە هەبێت بەڵکو پەیوەندی بە توندڕەویەوە هەیە لە هەموو کۆمەلگاکاندا توندڕەوان هەن پێویستە کار و کردەوەکانی توندڕەوی ڕابگیرێن. بەڵام پێدەچێت ڕەوشی ناجێگیری ئاسایشی و سیاسی ئەو ناوچەیی گیان کاریگەری نەرێنی هەبێ بەسەر سەقامگیری لە تورکیادا ئەمە بێلەوەی ئەگەر خواستی شەبێ بۆ ئاشتی ئەوە وەک دەگوترێ خواستێکی لەرزۆکە. Then I think a public demonstration of this will would be needed. پێم وایە خستنە ڕوویەکی ئاشکرایانەی ئەم خواستە پێویستە هەروەهاش ناڕزایی دەربڕینیش پێویستە بەرامبەر هەر جۆرێکی تونند و تیژی هەبێت جا بە هەر بیوانیوەک بێت ڕەوابێت یان ناڕەوە ئەمەش لە پێناو ئەوەی شوێنێک بۆ دانوستاندن بدۆزرێتەوە بەڵام ئایا دەشێت ئێستا بکرێت بەڕاستی پێدەچێت زۆر قورس بێت لە کاتێکدا شەڕی ناوخۆی سووریات هەیە لایەنت هەن ناکرێت ببنێت جێی متمانە هێشتاش ناوی کوردت هەیە و ئەمەش ناودێرکردنێکە و تێگەشتێکی ژیرانە نییە بۆی بەڵکو و کاردانەوەی هاوسۆزی هەیە بۆی. دکتۆر عومەر لە پرسیاری پێشوودا باسمان لە ڕۆژی ناو تورکیا کرد بە گشتی ئەوەی کە جەنابەت هەمووی ئاماژە و پێکردن
ئەوانە کوردیش دەگرێتەوە ناوچە کوردنشینەکانیش دەگرێتەوە لەو جیاوازیانی کە باسمان کردن. Well, the Kurdish question has become really a nightmare for Turkey in terms of... بەڵێ دۆسەی کورد بۆتە مۆتەکە بۆ تووشیا لە ڕوانگەی ئەو میکانیزمانەی هەن کە ڕێک لە ناوەڕاست وەرچەرخاندا ئێستا بۆ سیستەمێکی سەرکوتکاری پێم وایە ئەو ڕەوشە ئابوووریە تەریبە لەگەڵیدا ئەوەی ئێستا لە ناوچە کوردیەکانی تورکیادا هەیە سەرکوتکردنێکی تەواوەتی پارتی گەلانی دیموکراسیە واتە هەدەپە ڕێبەری هەدەپە لە زیندانە بە دڵنیاییەوە لەو ناوچەیە قەیرانی ئاسایشی و دیموکراسیش هەیە حکومت بە هیوایە کە خزمەتگوزاری بۆ ناوچە کوردنشینەکان دابین بکات بەڵام کورد لەو ناوچاندا دڵیان شکا و لە تورکیا تووڕەن و بە هیچ شێوەیە پەرەسەندنی ئابووریان بەلاوە گرنگ نییە لە کاتێکدا داڕمانێکی ڕاستەقینە هەبوو لە هەموو جۆرەکانی پرۆسی ئاشتی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. peace process that they had in the last 10 years. پێ دووە ئەردۆغان جارێکی تر ئەو پرۆسی ئاشتیە دەست پێ بکاتەوە کە پێشتر هیوایەکی زۆری لە لای خەڵک دروست کرد. Right now, there's a new dynamic in Turkey compared to 5 years ago when there was a peace process. لە ئێستادا دینامیکیەتێکی نوێ هەیە لە تورکیادا بەبەراورد لەگەڵ 4 یان 5 ساڵ لەمەوبەردا کە پرۆسی ئاشتی هەبوو. ئەردۆغان هاوپەیمان لەگەڵ نەتەوەپەرستانی ڕاستەودا واتە مەهەپە هەروەها لە هاوپەیمانیشدایە لەگەڵ لەشکردا جا دینامیکەکە ئالەم کاتەدا هاندەر نییە بۆ نەرم بوون یان میان ڕەویەک بەرامبەر دۆسەی کورد لە تورکیادا ئەوەی شتەکانیشی خراپتر کردووە بۆ نمونە پشتیوانی ئەمریکایە بۆ پەیەدە لە باکووری سووریادا و ئەمەش هەستێکی تووڕەی و ناڕزایی لە تورکیادا دروست کردو ئەو بڕواشی هێناوەتە ئاراوە کازل هێزێک پشتیوانی لە کورد دەکات لە ناوچەکەدا وەک بارێکی باویش کاتێک تورک هەست بۆ دەکات ئەمریکا پشتیوانی لە کورد دەکات ئەوە ئیدی دوودڵ دەبێت لەوەی بێتە سەرمێزی دانوستاندن ئەمەش بیرکردنەوەی تورکە و دەخوازێت کورد بە تەنیا بێتە سەرمێزی دانوستاندن نەک لەگەڵ پشتیوانی ئەمریکادا بەڵام هێشتا نەگەیشتونەتە ئەو قۆناغا تورکیا ئێستا لە ڕۆژێکی نیگەران ئامێزدایە بەرامبەر ئەو پشتیوانی ئەمریکا کە لە کوردی دەکات و فاکتەری ئەوەش کە ئەردۆغان هاوپەیمانی مەهەپەیە وها دەکات بڵیت شتەکان بە ئاراستەی هیچ جۆرە گەڕانەوەیەکدانین بۆ پرۆسی ئاشتی. Coalition with the nationalists does not bode well for any return to peace process. بەڕای تۆ بۆچی ئەو پاشەکشەیە ڕوویدا ئەردۆغان بۆچی لە سیاسەتانەی خۆی کشایەوە هەر مەسەلەی هاوپەیمانەتیکردنەکەیەتی لەگەڵ مەهاپەیە یاخو فاکتەری تریشە بوون ڕۆڵیان بینیوە. Erdogan had to make a choice between the Turkish nationalist base of his party and پێویستە ئەردۆگان بژارەیەک هەڵبژێرێت لە نێوان بنەمای نەتەوە پەرستی ئەکەپە و دەنجی کووردە ئەوەی دەزانی نەتەوە پەرستەکانی ناو لایەنەکەی بە ئاراستەی مەهەپەدا دەڕۆن لە هەڵبژاردنەکەی مانجی 6 2015دا یەکەم جار بوو ئەکەپە زۆرترایەتی خۆی لە پەرلەماندا لەدەست بدات و دەنگەکانی مەهەپە زیاد بکات جا ئەمە زەنجی ئاگادارکردنەوە بوو بۆ ئەردۆگان و وەک پەیامێک بوو بۆی کە پێی دەڵێت پرۆسی ئاشتی نەتەوە پەرستەکانی تورکیای ناڕەحەت کردووە ئەوە پەیام و داوایەکی زۆر گرنگ بوو بۆ ئەردۆغان هەڵبژاردنەکانی مانگی 11 لە کاتێکدا بوو 6 مانجێک بوو دینامیکەکانی گەڕانەوە بۆ هەبوونی شار دووەم خاڵیش کە پێم وایە بۆیە ئەردۆغان پاشەکشەی لە پرۆسی ئاشتی کرد لەگەڵ کووردا ئەوەیە کە قسەمان لەسەر کرد پاش ڕووداوەکانی ساڵی 2014 لە کوبانی شەڕی نێوان داعش و پەیەدا هەموو جیهانی ڕۆژئاوای ڕاکێشا و بە تایبەتیش ئەمریکای کردە پشتیوانی بۆ پێدا ئەمەش کێشەیەکی گەورەی بۆ ئەردۆغان دروست کرد چونکە گەیاندی ئەوەی بڵێت ئەوەی دەیکات هەر دانوستاندن نییە لەگەڵ پەکەکەدا لە تووشیا بەڵکو پەکەکە لە هەوڵی ئەوەدایە لە ڕۆژئاواش دەستکەوتی هەبێت لە ڕاستیدا بۆ زۆرێک لە کورد لە تورکیا هیوای ئەوەی کۆمارێکی کوردی لە سووریا سەر هەڵبدات پەرەسەندنێکی زیاتر شۆڕژگێرانە و زیاتر هاندەرانەیە وەک لە شەڕکردن لە پێناو هەندێک مافی کلتوری لە تورکیادا باشترین شتێکیش کورد لە تورکیا بەدەستی بهێنێت پێم وابێت لا مەرکەزیەت و هەندێک مافی کلتوریە لە کاتێکدا ئەو هیوایی هەیەیان بوو بۆ کورد لە سووریا بوونی دەوڵەتێکی سەربەخۆ بوو بە پشتیوانی ئەمریکا وڵاتانی تی ڕۆژاوە جا تورکیا زانی کە شەپۆلێکی نوێی کورد لە ئارادایە و وڵاتانی ڕۆژئاواش پشتیوانی لەو شەپۆلە نوێ دەکەن دژی داعش و جیهادیەکان ئیتر لەوێ جارێکی تر کاردانەوەی کۆنی نەتەوەپەرستەکان و کەمالیزم و هزی دەسەڵاتی خۆسەپێنەر جارێکی تر گەڕایەوە و بوو بە خاڵی ئەوە چرخانە and the need to assimilate the Kurds the need to go back to nationalism came back so that was the turning point
ئانکەرە وەک دەڵێ لە پێناو پاراستنی باری ئاسایشی سنوورەکانیدا لەشکرکێشی خۆی لە سووریادا کردووە وەلێ ئەم لەشکرکێشیە بۆ سەر من بجوو داگیرکردنی عەفرین پێناچێ ئەو جۆرە کاردانەوەی بە دوای خۆی داهێنابێ کە دەوڵەتی تورکیا دەیخوازێت. Well, Turkey has clearly become a more aggressive power. تورکیا بووە هێزێکی زیاتر شەڕەنگیز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هێرشی کردووەتە سەر سووریا و بەشێکی داگیر کردووە و ئەمەش وهای کردووە لە ڕووی لەشکریەوە متمانەی بەخۆی هەبێت وەک وڵاتێکیش لە ناوچەکەدا خۆی بە خاوەنی هێز و پێگە دەزانێت ماوەیەکیش لەمەوبەر ڕەجەب تایب ئەردۆغان قسەی بۆ پیاوانی ئاینی وڵاتەکەی دەکرد و دەیکوت تورکیا تەنها وڵاتێکی دەتوانێت ببێتە ڕێبەری وڵاتانی موسڵمان لە جیهاندا ئەمە شتێکە دەشێت وها بکات زۆر کەس بکەوێتە دوای ڕێبازی ئەردۆغان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. Speaking to religious leaders in Turkey, said Turkey is the only country that can be a leader for the Muslim world. And that is that sort of confidence, some might say bordering on arrogance, is what Turkey is projecting these days regarding the Middle East. هێرش و بۆردومانەکانی تورکیا ناوچە کوردنشینەکانی کورد دەگرێتەوە لە سووریادا و بە تایبەتیش ئەو ناوچانەی لە ژێردەسەڵاتی سیاسی و ئاسایشی یەکینەکانی پاراستنی گەلدان واتە یەپەگە کە ئانکەرە بە باڵێکی چەکداری پەکەکەی ناودێر دەکات. ئەوە ڕاستیە پەیەدەی کورد هێزێکی زۆر گرنگە لە شەڕی دژی داعشدا هەرچۆنێک بێت ناکرێت ببێتە بابەتی ئەوەی هەر لایەنێک یان وڵاتێک بەهۆیەوە دەست بکات بە سەرکوتکردن و داگیرکردنی هەر وڵاتێک کە ڕوانینێکی جیاوازی هەیە تەنانەت ئەگەر تونڕەوا نەشبێت ئەگەر پێدە بزانێت کە بەرژەوەندەکانی لەناو کۆمەڵگەی کوردیدایە ئەوە سەنجەکانی لێوەدا دەبن نەک لە پشتیوانی پەکەکە یان هەر ئایدیۆلۆژیەتێکی تردا بۆیە پێی باش بێت یان ناپێویستە لەگەڵ تورکیادا بگونجێت ئەمە واقع جوغرافیە بە تایبەتیش کە کوردی سووریا دەوڵەتی خۆی نییە و بەشێکیشە لە وڵاتی سووریا. لەوەتایی هێزە سەربازیەکانی تورکیا و سەرهەڵداوانی سەر بە ئەنکەرە کۆنتترۆلی ئەو ناوچە کوردنشینانەی سووریایان کردووە نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکەن پێشێلکاریەکی زۆریان لای خۆیان تۆمار کردووە. الرد المسلحة تحديدا اللي هن موجودين بمنطقة عفرين. ئۆپۆزیسیۆنی چەکدار و بە تایبەتیش لە ناوچەی عفرین خەڵک ڕەشبگیر دەکەن خەڵک دەرفێنن بە زۆر خەڵک دەردەکەن و تاڵانی دەکەن و دەست بەسەر ماڵ و مڵکی خەڵکدا دەگرن داوا لە حکوومەتی تورکیا دەکەین تا فشار بخاتە سەر ئەو چەکدارانەی ئەنکارا پشتیوانیان دەکات تا ئەو جۆرە ڕەفتار و پێشێلکاریانەیان ڕابگرن کە دش بە یاسا نێودەوڵەتیەکانن. دکتۆر عومەر هەروەکو لە پێشتریش ئاماژەمان پێکرد مەسەلەی نەتەوەپەرستی لە تورکیایە ئەمە گرنگێکی زۆری هەیە بە تایبەتی بۆ هەڵبژاردننی ڕەجەب تایب ئەردۆغان و تەنانەت پارتی دادی گەشە پێدانیش بەڵام ئەی مافی کورد لێرەدا چی لێ دێ ئایا مەسەلەکە لە تورکیادا هەر هەڵبژاردنە ئەی داخوازیەکانی کورد لە وڵاتەدا. Obviously, Turkish nationalism right now is on the rise against. بە ئاشکایی نەتەوەپەرستی تورک لە زیادبووندا بەرامبەر پشتیوانیەکانی وڵاتانی ڕۆژئاو بۆ پەیەدا کە تورکیا بە هەمان ڕێکخراوی پەکەی دەزانێت. هۆکارێکی تری زیادبوونی نەتەوەپەرستی دەگەڕێتەوە بۆ ئەو بڕوایی کە ئەمریکا هۆکاری قەیرانی ئابووری تورکیایە. تورکیاش ئێجگار نیگەرانە بەوەی کە جارێکی تر پەکەکە بگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی کار تیرۆریستەکانی ناو تورکیادا. لە ئێستادا ڕێبەرانی سیاسی هەروەها ڕادیکالی کورد هەردووشیان لە زیندانە ڕێبەرانی هەدەفە و پەکەکە ئەمڵ ئۆجلان لە زیندانە هەروەها هاوسەرۆکی هەدەفە سەلاحەدین دەمیرتاش کە ڕێگەی نەدرا قسە لەسەر مافی سیاسی کورد بکە لە تووشیادا وەک بارێکی ئاسایی لە ئاوەها ڕەوشێکدا پێشبینی دەکرێت لە ناوچە کوردەکاندا وەک دیاربەکرد بە نمونە سەرهەڵدان دژی دەوڵەتی تووشیا ڕوودات بەڵام ئەوە تا یاسای باری نائاسایی هەیە تانکەکان لەوێن بڵاوە بە لەشکر کراوە لەوێ جابۆیە ڕەوشەکە زۆر گرژە لەولاشە حکوومەتی تورکیات هەیە و دەڵێت هاگیز ڕێگە نادات بەسەر بەخۆییان ئۆتۆنۆمی کورد لە سووریادا ئەمە ژیانی هەر ئەوەندە نییە تورکیان نیگەرانی بەرامبەر دۆزی کورد هەبێت لە ناوخۆی وڵاتەکەدا بەڵکو لە سووریاشدا هەیەی هەر بۆیە لە تورکیادا تووڕێوی ناڕزایی نەتەوەپەرسەکان نبینیت جا بەڕاستی من بۆ خۆم ترسەکەم لەوەیە لە بەرامبەر نەتەوەپەرسی تورک درەنگیان زوو نەتەوەپەرسی کوردیش دروست دەبێت ئەوەی هێشتا هیچ قسەیەکی نەکردووە نەتەوەپەرستانی کوردن ئەم نەتەوەپەرستانی کورد لەکوێن کوردە گەنجەکان لەکوێن ئایا هەمیان سەرکوتکراون یان پرۆسەی ڕادیکالیزە کردن نێتەوەپەرستانی کورد هەیە لە تورکیادا دواتریش بە دوور نازانرێت بزودنەوەی کورد لە تورکیادا بڕیار بدات ڕوانینی ڕادیکالی
زیاتر پەسەند بکات لە کاتێکدا لە وڵاتەکەدا دابەشبوونەکەی لەسەر بنچینەی جەمسەرگەرایی. View. So we are faced with a situation where we have polarization. ئەگەر یارمەتیم بێت دکتۆر عومەر ئایا ئەمانە هەمووی دەبنە هۆکارێک و دەبنە بیانویەک بۆ حکوومەتی تورکیا دوای کورد بکەوێت لە هەر وڵاتێکدا لە ڕفراندۆمەکە پاشووری کوردستانە بینیمان تورکیا دژی ڕفراندۆم بوو لە سووریا بینیمان چۆن تورکیا دژایەتی کوردی سووریاشی دەکرد. یعنی ئەمانە هەمووی بیانون بۆ ئەوانە بۆ ئەوڵانەی تورکیا. Well, the excuses never have legality. Excuses are always political. بەڵێ بیانوەکان بنچینەیەکی یاساییان نییە و هەمووی سیاسی لەبەر ئەوە چاوەڕوانی بیان و یاساییان ڕەوایی بیان و ناک لە کاتێکدا شەپۆلێکی نەتەوەپەرستی لە تورکیادا یان ئەردۆغان شەپۆلێکی نەتەوەپەرستی دروست دەکات دەڵێت ئەمریکا پشتیوانی لە کورد دەکات کورد لە سووریا هەوڵی سەربەخۆی دەدات کورد هەوڵی سەربەخۆی دەدات لە عێراق و ئەگەر ئێمەش بەهێز نەبین ئەوە کورد لە تورکیاشدا داوای سەربەخۆی دەکات ئەم جۆرە لێدوانانە گوێگری هەیە لە تورکیادا و ئەلبەت ئەمەش کێشەیە بۆ سیاسیەک ڕەوایی ئەوەیە گوێگری هەبێت و بڕوای پێ بەداخەوە گوێگری نەتەوەپەرست هەن لە تورکیا و بڕوایم بەو جۆرە لێدوانانە هەیە بڕوایم بەوەیە کە ئەمریکا پشتیوانی لە کورد دەکات و ئەمریکا پشتیوانی لە سەربەخۆی کورد دەکات ئەو مشتومڕە بە هێند وەرناگرن لە کە ئەمریکا هاوپەیمانێکی تاکتیکی کوردە بڕوایم بەوەیە کە ئەمریکا هەمیشە پشتیوانی لە کورد کردووە لەسەر وەختی سەرۆک ویلسنەوە لە ساڵانی 20ەکانی سەدەی ڕابردووەوە بڕواکەوە هەیە کە هەوڵ بۆ دابەشکردنی تورکیا هەیە با ئەمەش بڵێم لە ساڵی 2010دا هۆکاری سەرەکی ئەوەی تورکیا بووە خاوەنی پەیوەندیەکی باش لەگەڵ بارزانی و لەگەڵ تاالبانیشدا هۆکاری سەرەکی ئەوەی تورکیا بووە هاوپەیمانێکی بەهێز بۆ هەرێمێکی کوردستانی عێراق کشانەوە ئەمریکا بوو بەهۆی ئەوە بوو چۆن مەکین لە هەڵبژاردنەکانی 2010دا سەر نەکەوت و باراک ئۆباما بریەوە ئۆباما وتی ئێمە عێراق جێدەهێڵین کوردیش لە عێراق هەتەنها خۆیان بوون و دەبواە لەگەڵ واقعی تورکیا سەر و سەودا بکەن بەبێ ئەمریکا ئەو کشانەوەی ئەمریکا لەگوێ ئەنکەرەدا میوزیک بوو ئەمریکا دەکشێتەوە و کورد هەر خۆی دەمێنێتەوە ئیتر تورکیا هەستی بەوە دەکرێت هێز و دەسەڵاتی هەیە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ کووردا هەرچی ئێستاشە ئەمریکا بەشداری و دەستێکی زۆریشی هەیە لە دۆسەی کووردا و ئەلبەت ئەمەش کاتێکی باش نابێت بۆ تورکیا تا بگەڕێتەوە بۆ پرۆسەی ئاشتی و شودێژ بێت و بگەڕێتەوە بۆ دیموکراسی بەداخەوە هزی تورک وهایە و ئەگەر ئەمریکا پشتیوانی کورد ئەوە زۆر بەهێز دەبێت لە کاتێکیشدا ئەمریکا دەڕات ئەوە تورکیا دەتوانێت نەخشە ڕێژی خۆی بکات بە پشودێژیەوە بەرامبەر بە کورد چونکە کورد هیچ لایەکی تری نابێت بۆی بڕوات لەوانەشە لە ئێستادا کورد خەیاڵی وەها بێت کە ئەمریکای لە پشتە پێشم وایە ئەمە شتێکی مەترسیدارە بۆ مێژووی کورد خۆی پێویستە کورد زۆر وریابێ لەوەی چەندێک پشت بە ئەمریکا دەبەسێت چونکە چەندە ئەنجا بەهۆی ئەمریکاوە سووتان. And I think this is a very dangerous thing for Kurdish history too. The Kurds should be very careful in terms of how much they can depend on the United States because they were burned several times by the United States in their history. بەڵام ئەگەر یارمەتیم بێ یعنی ئەگەر پشت بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نەبەستێ چۆن دەتوانێت پشت بە تورکیا ببەستێت تورکیا چی بۆ کوردەکە یعنی ئێمە لە ڕووی مێژوویشەوە تەماشایکەین ئەمە پرسیارێکە لە شەقامی کوردی دیشدا دەکرێت تورکیا چی بۆ کوردەکە. I think the Kurds cannot depend on the United States. I think it would be short-sighted for the Kurds to think that they can depend on Turkey. پێم وایە کورد ناتوانێت پشت بە ئەمریکا بەستێ کوردبی نییە بۆ کورد ئەگەر پشت بە تورکیا بەستێت کورد دۆستی نییە لەو ناوچێدا بەداخەوە کورد دەتوانێت تەنها پشت بەخۆی بەستێت دابەژوونی کۆمەلگەی کوردی کێشەیەکی زۆر گەورەیە لە ڕووی مێژوویە و کورد هەمیشە دابەش بووە عەشرەتی و تایەفی و سیاسی و جوگرافیاییە و ئەم ئیمپراتۆریانەش چیان لەدەست هاتووە کردویانە بۆ دابەشکردنی کورد جا ئێستا کاتی ئەوەیە کورد بە شوێن چۆنەتی یەکگرتنی خۆیدا بگەرێت چونکە بێجگە لە خۆی هیچ دۆسێکی تری نییە ئەوجا هەر کە ئەمریکا لە دیمەنەکەدا نەما بڕواشم پێ بکە درەنگیان زوو ئەمریکا لە وێنەکەدا نامێنێت هەر بۆ پێویستە بە شوێن ئەلتەرناتیڤ لا بگەڕین جا ئایا ئەلتەرناتیڤەکە کوێ دەبێت بەغدا دەبیان تاران یان دیمەشق یان ئەنکەرە بۆ خۆم ئەگەر کوور بوومە ئەوە سەیری تەواویانەکەم دەکرد هیچ جێکێ لەوانە وڵاتی دیموکراسی نین بەڵام ئەنکەرە سەرباری ئەو هەموو کەم و کوڕیانە هێت هێشتا لە تاران و لە دیمەشق دیموکراسیترا بەڵام بۆ بەغدانە چونکە بەغدا هێشتا قسەی لەسەر هەیە و هیواشی تێدایە هەرێمی کوردستان لە پێگەیەکی باشدایە بەڵام پێویستە یەکگرتوو بن ئەگەر من بڕوانمە ئەوەی چۆن
پەرە بە ژیان و یەکگرتووی کورد و ئایندەی کوردیش ئەوە پێم وایە پێویستە جۆرێک لە ئاشتەوای لە نێوان تورکیا و کووردا هەبێت چونکە نزیکەی 20 میلیۆن کورد لە تورکیا هەیە و شەڕیش نامان بێت بۆ ئاشتی هاوکات تورکیاش پێویستە بگاتە بەرەنجامێک سەبارەت بەوەی چی لە کورد دەوێت ئەوەش کە هێشتا ئەمریکا لە وێنەکەدا هەموو شتێکی قورس کردووە هەرکە ئەمریکا لە وێنەکەدا نەما وەک ساڵی 2008 دەیڵێمەوە لەوانەیە تورکیا کورد بەلای خۆدا ڕابکێشێت. For Turkey. Once the US is out of the picture, as it came to be in 2008, maybe, only maybe, Turkey will do the right thing and re-engage the Kurds. مەڵێ کاتم زۆر کەم ماوە حەزەکەم بڕێکباز لە سیاسەتی دەرەوەیی تورکیاش بکەین. سیاسەتە دەرەوەیەکانی تورکیاش وەک دەگوترێ ڕنگدانەوەی سیاسەتە ناوخۆیەکانی حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیایە تا ئەندازەیەکی گەورەش بۆتە نیگەرانی بۆ ئەو وڵاتانەی پێگە و کاریگەریان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریکاشدا. What is one of the driving forces? یەکێک لە هێزە پاڵنەرەکان کە بەشێکی توکمەی سیاسی دەروی ئەردۆگان دەناسرێت هاوسۆزیەکەیەتی بۆ ئیخوان الموسلیمینەکان ئەمەش بۆتان بەنەمایەکی سەرەکی بۆ پەیوەندیەکانی نێوان تورکیا و قەتەر ئەمەش بە ئاشکرایی لە پشتیوانەکانی ئەردۆگاندا دەردەکەوێت بۆ ئۆپۆزیسیۆنی مسر بێگومان بوشەتە بەشێک لە هۆکارەکانی وهایان کردو عەربستانی سعودی و وڵاتی مسریش لەبەرەی دژی ئەردۆگان بن بۆ ئەو سیاسەتە دەرۆیانەی هەیەتی. ئەم جۆرە سیاسەتانەی تورکیا کە لەشکرکێشیش لە خۆ دەگرێت پێدەچێت هۆکارێکیش بێ بۆ نیگەرانی ئەمریکاییەکان هەرچەندە شیکەرەوە لەو بڕوایەدان بوونی ئەمریکاییەکان لە ناوچە سنووریەکانی نێوان سووریا و تورکیادا هۆکارێکە بۆ سنووردارکردنێکی بەرچاوی جموجۆڵەکانی تورکیا. I think as long as the United States is پێم وایە تاو کاتێ ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا بێت ئەوە کاروکردارەکانی تورکیا سنووردار دەبن تەنانەت ئەگەر ئەردۆگانیش بەردەوام بێت لەو هەڕەشە و گڕشین دەیکات بۆ چوونە ناو باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە بەڵام تا ئەمریکا لەوێ بێت تورکیا ناتوانێت ئەو هەنگاوە بنێت هەرچەندە پێشبینی بۆ ئەردۆگان دەکرێت و شتی وهای کردووە کە چاوەڕوان نەکراو بوون بەڵام ناتوانێت لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا خۆی بخاتە بەردەم ئەو مەترسیە ڕاستەوخۆیانە شەڕی لەشکەی لەگەڵ ئەمریکادا بکات. risk a direct military confrontation with the United States. دکتۆر عومەر زۆر جارێ ئێمەمان بەرجووەکەوێت کە ئەڵێن تورکیا بە تەنیا ماوەتەوە لە ناوچەکەدا لەگەڵەوەدا کە پێگە و کاریگەری خۆشی هەیە بەڵام بەهۆی سیاسەتە دەرەوەیەکانە لەگەڵ میسردا پەیوەندی باش نییە لەگەڵ عەرەبستانی سعودیدا پەیوەندی باش نییە لەگەڵ ئیسرائیلدا خراپە لەسەر ئاستی نێونەتەوەیش بوونمونە لەگەڵ ئەمریکادا. تورکیا هەروە بە تەنیا دەمێنێتەوە یاخو رووسیا دەبێتە یارمەتیدەری و دەبێتە فریادڕەس بۆ تورکیا. Turkey needs to have good relations with the West, especially the EU, because it's dependent on the EU for economic reasons. تورکیا پێویستە پەیوەندیکی باشی هەبێت لەگەڵ ڕۆژئاوادا و بەتایبەتیش لەگەڵ یەکێتی ئەوروپادا چونکە لەبەر هۆکاری ئابووری پێویستی بە یەکێتی ئەوروپا و بازار لەوێ تورکیا پشتی بە ئەمریکا بەستۆ لەبەر هۆکاری لەشکریانە هەر بۆیە رووسیا وەک هاوبەشێکی استراتیژی نابینم بۆ تورکیا بەڵام وەک پێشتیش باسمان کرد دیاردەی نەتەوەپەرسی لە تورکیا بەهێزە و تورکیاش دەخوازێت سیاسەتێکی دەرەوەیی 360 پلەی هەبێت و ببێتە خاوەنی پەیوەندیکی باش لەگەڵ چین و لەگەڵ رووسیا و لەگەڵ هیندستان و هەروە لەگەڵ ئەمریکاشدا بەڵام پێویستە بژارەی خۆی دیاری بکات. ئێستا ئەنکەرە زۆر تووڕەیە لە ڕۆژئاوا لەبەر ژمارەی هۆکە لە سەروی هەمووشیانەوە دۆسەی کووردە لە سووریادا هەروەها بەهۆی دۆسەی فەتحوڵا گولەن لە ئەمریکایە لە ستانی پەنسیلڤانیا و ئەمریکاش ڕادەسی تورکیا ناکاتەوە ئەوەشمان لەبیر نەچێت ئەمریکا پشتیوانێکی زۆر لە ڕژێمە سەرکوڵکەرەکان دەکات بە تایبەتیش وڵاتی میسر و عەرەبستانی سعودیە لە چاوی تورکیادا ئەو دوو وڵاتە دیکتاتۆرن و میسریش بە دیکتاتۆری ڕاستەقینەدا دەنێت لەو ڕوانگەیەوەی بەهۆی کۆدەتاکردن بەسەر ئیخوانەکان هاتۆتە سەردەسەڵات لە کاتێکدا ئەردۆغان لە ڕۆژهاتی ناوەڕاستدا خۆی وەک ریفۆرمخواز و وەک هێزی دیموکراسی بینێت لە کاتێکدا هەر خۆی لە ئیخوانەکانەوە هاتووە خراپی پەیوەندەکانی ئەردۆغان لەگەڵ ئەمریکادا دەگرێتەوە بۆ ئەوی واشنگتن بۆ شێوەی ئەو دەیخواست باسی لە کۆدەتا لەشکریەکە نەکردووە وەک میانڕەوێک سەر و سەودا دەکات لەگەڵ عەبدولفەتاح سیسی و هەروەهاش لەگەڵ عەرەبستانی سعودیە لە کاتێکدا بە شێوەیەکی تر سەر و سەودا لەگەڵ تورکیادا دەکەن کە لە چاوی ئەردۆغاندا تەنها وڵاتی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یعنی وەک سیستەمێکی دیکتاتۆری سەر و سەودای لەگەڵدا دەکەن هەر چۆنێک بێت پێم وایە لە کۆتاییدا بژارەیەکی ئەو توی نابێت بەهۆی کێشەی ئابووریەوە بێ لە پەیوەندیەکی باش لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادا و تەنانەت
ئەگەر باری ئابوووریەکەشی باش بوو ئەوە هێشتا بۆ کۆمەکی لەشکری هەر پێویستی بە واشنگتن دەبێت. زۆر بە کورتی پێمی بڵێ بەڵام ئەگەر تورکیا بڕوە کەرەستە و کەلوپەلی لەشکری لە رووسیا بکرێت تۆ چی ناوەنەی پەیامێکە بۆ ڕۆژاوا یاخو بڕیاری تورکیایە بۆ دابڕان لەگەڵ ڕۆژاوایە. پێویستیەتی ئەو پەیامە بە هاوپەیمانیزی ناتۆ بدات کە تورکیا ئەڵتەرناتیڤی هەیە هەرچەندە لە ڕاستیدا تورکیا ئەڵتەرناتیڤێکی ئەو توی نییە بۆ کەرەستە و کەلوپەلە لەشکریەکانی ناتۆ چونکە پشتی بە کەرەستە ئەمریکیەکان بەستووە هۆکاری ئەوەی کە تورکیا کەرەستەی رووسایی دەکرێت بە تایبەتیش موشکی بەرگری جۆری S400 ئەو نرخەیە بۆ ئەفرین دەیدات چونکە ئەو ناوچەیە ناوچەی رووسیەکان بوو و بۆ چون ناو ئەفرینەوە دەبواە ڤلادیمیر پۆتین چرای سەوزی بۆ هەڵبکات و چرا سەوزەکەی پۆتینیش ئەوەیە ئەو موشەکانەی S400 لێ بکرێت بەم شێوەیە پۆتین دەتوانێت هاوریزی ناتۆ بشکێنێت پۆتین دەیەوێت ریزەکانی ناو ناتۆ بشکێنێت و تورکیاش ئەڵقەهەرە لاوازەکەیت. Putin is trying to break NATO and Turkey is the weakest link. دکتۆر عومەر زۆر سپاس دەکەم. Thank you. تا بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.